سڵاو دەروون نەسرەدین ئەندازیاری کشتتوکاڵی لە بەڕێوەبەرایەتی بەخشەکان سەر بەهۆبەی دیزاین. لە بڕگەی ئەمڕۆمان باسی گوڵی ساناسەکەین. گوڵی ساناس ناوێکی شایع نییە، بەپێی مەشتەل و شوێنەکان ناوەکەیە گۆڕێ، بەڵام سەر بە خێزانی گوڵەباخە سنفێکی هەجینیە. مۆڵتقنی ئەسڵی یاخۆ نیشتیمانی سەرەکی منتیقە گەرمەکانە، زیاتر منتیقە عەرەبیەکان نەگەڕێتەوە، وەکو ئێران، سووریا. لای خۆشمان لەبەری سەر بە یەکێک لە وڵاتانین هەر هەمان شێواز و لای خۆشمان لە دیزاین و لانسکەیپا بەکارەهێنرێت. ڕوونکردنەوەیەک لەسەر گوڵەکانی ڕەنگی تۆخە، سوور و پرتەقاڵی و سپی. گوڵێکی تەمەن درێژخایەنە، بەردەوامی هەیە، بەڵام ساڵانە تەقلیم و بۆ ئەکرێت و تا نوێکاری تیاڕووبە لە لانسکەیپا بەکاریە. بۆنی کەمە ناتوانین بڵێن زۆر بەکارێنە لایانی دەرمانیەوە، بەڵام هەر لە بەرەوەی سەر بە خێزانی گوڵەباخە جۆرێکە لەوان تەندروستی خۆی هەیە، زیاتر بۆ جوانکاری جوانی ڕازاندنەوە بەکارەهێنرێت. چۆنەتی بە خێوکردنی ئەم گوڵە پێویستی بە ڕۆشنایی هەیە 4 بۆ 6 سەعات لە ڕۆژێکە بۆ گوڵکردن. ئەتوانی لە سێڤەری شابەکاری بێنی، بەڵام شوێنەکەی سێڤەر بێ، بەڵام گوڵ کەمترەکە. شێوازی ئاودانی لە هاوینە 2 بۆ 3 جار لە هەفتەیەکە پێویستێتی، لە زستانە 1 جار بەپێی کەشوو هەواکەش ئەگۆڕێ. گڵەکەی پێویستمان بە گڵێکی سووکە بۆ ڕواندنی خەفیف، زیاتر گڵی زراعی بێ و پیتمۆس بێ و پێرلای، بۆ ئەوەی گەشەی ڕێگەی تیاڕووبە و هەڵمەژینی ئاویشی تێڕووبە، بۆیە ئێمە پێویستمان بە گڵێکی خەفیفە یاخو سووکە. ئەتوانین لە ئینجانەی شابێ ڕوێنین، بەس لەو کاتەدا ئەبێ ئینجانەی بەکاربێنین کە تیرەکەی 40 سانتیم بێ و موادی عزمی و گڵی کشتتوکاڵی و پێرلایەتی تێئەکەین. شێوازی پێنکردنی ئەم گوڵە تۆ پێویستە 20 ڕۆژ یاخو مانگی جارێ NPK بۆ زیاکەی، بەڵام ئەبێ فۆسفۆری زۆر بێ بۆی گوڵە زیاتر باتێ. و لە هەمان کاتە 3 مانگ جارێکیش پێویستی بە کۆمپۆست هەیە کە ئەویش هەر خۆراکەکانی تێدایە. لەم وەرزەدا ئێمە ئەم گوڵە لەم وەرزەدا تەقلیمی بۆ ئەەکەین بۆ زیادکردنی، و لە هەمان کاتیشە ئەم تەقلیمە زۆرجا بۆ پەڕاندنی نەخۆشیەکانێتی. تۆ کاتێکە بینی فەرئێکی یاخو لقی نەخۆشی پێوەیە، بم تەقلیمکردنە لی دوورە خەیتەوانێ و گوڵە وشکەکانیشی هەڵەوەڕێنی تاوەکو گوڵی زیاتر بکە. و ئەم تەقلیمە ئەگەر بەشە ساخەکانی شێئەکەی سەیەکی بەشەکانی لێ ئەەکەیتەوە بەکارێنی بۆ قەڵەمکردن بۆ زیادکردن و زۆر جار بۆ نوێکاریە. کاتێککە تۆ ئەم بەشانە لێ ئەەکەیتەوە ئەم گوڵە جارێکی تر فەرعی تازە لێ ئەیاتەوە و نوێکاری تایە دروستە بێت. ئەمە بە نیسبەت لەم وەرزەدا کە چۆن زیادەکەی و نەخۆشەکانشی هەر بەم شێوازە ئەپاڕێت. بێجگە لەم نەخۆشە چەند نەخۆشێکی تری تووشە بێ، وەکو من و بەیازی دەقیق کە پێمان پێڵین دۆکە. ئەمانە جۆرە نەخۆشیەکە تووشی ئەم گوڵە باخە بن، زیاتر ئەم گوڵە ئەبن زیاتر لە وەرزی هاوینە بەهۆی کەمی شێوە. پێویستە بە ڕەش بە دەرمانی پرژێن تۆ چارەسەری بکەیت، کە ئەمە لە ماڵی شۆ هەر ئاسایی ئەتوانی بیکەیت، هەم بە تەقلیمکردنەکە لابردنی بەشە نەخۆشەکانی و هەم بەم پرژاندنە ئەتوانی چارەسەری بکەیت. بەڵێ گوڵێکە ئەتوانی لە هەموو شوێنەکە لە لانسکەیپا ئێستا لە وڵاتی خۆمان زۆر بەکاریە، ئەمە لە باخ و شوێنە گشتەکانە. لە ماڵی شۆ خەڵکی زۆر لە ئینجانە ئەیڕوێنێ، بەس ساڵانە تۆ پێویستە ئینجانەکەی بۆ بگۆڕی و خزمەتی زیاترێوە لە ئینجانە، لە جبێڕەوەی ساڵانە ئینجانەکەی بۆ ئەگۆڕی، ئەبێ گڵەکەیش بۆی بگۆڕی. گڵەکەش وەکووتمان زراعیەن ئەبێ گڵی کشتتوکاڵی لە 150 بێت و پیتمۆس و پێرلایشی تێکەڵاو بکەیتەوە.